کە لە شاری کەرکووکەوە هێنرایە خوارەوە. ئەمەش کە دەیبینن سوشال میدیای ڕووداوە، ئەمە ژووری پارێزگاری کەرکووک دکتۆر نەجمەدین کەریم بوو کە چاکدارانی عێراقی و تێیدا دانیشتون و لە وێنەکاندا وەک دەبینرێت کە لە پشتەوە وێنەی مامجلال ساڵبانی و هەروەها ئاڵای عێراق دانراوە. هاوکات لەگەڵ ئەم گۆڕانکاریانە و ئەم دۆخی کە هاتووەتە پێشەوە لە هەریەک لە لەندەن لە واشنگتنیش بڕیاروایە ئەمڕۆ ڕەوەندی کوردی گردبوونەوەیەکی جەماوەری ئەنجام بدەن و تێدا ئەو هێرشەی کە ئەمڕۆ لەلایەن سوپای عێراقی و هێزەکانی حەشتی شەعبیەوە کراوەتە سەر شاری کەرکووک و ناوچەکانی دیکە پرۆتستۆ بکرێت. وەک دەبینرێت لە دیمەنەکاندا ئەوە دیمەنی ڕاستەوخۆی شاری کەرکووکە و ئەوەی کە دەبینرێت کەمێک پێش ئێستا بوو کە کەسێک لەوانە وێن ئاڵای کوردستانی هێنایە خوار و لە لایەکی دیکەش دەبینرێت ئەم پیاوە بە هەڵگرتنی ئاڵای کوردستان و بەرەی تورکمانی بەم جۆرە هاتووەتە سەر ئۆتۆمبیلەکەش بۆ ئەوەی کە پشتگیری هێزەکانی حەشتی شەعبی بکات. وەک لە دیمەنەکاندا دەبینرێت ئاڵای هێزەکانی حەشتی شەعبی بەدەست خەڵکەوەیە، ئاڵای عێراقیش لەگەڵ ئەڵڵاه ئەکبەرەکەی بەدەست بەشێک لە لایەنگرانی حەشتی شەعبی و هێزەکانی عێراقەوە دەوشێتەوە. بەڵە دیمەنەکان هەردووکی دیمەنی کەرکووکن کە ئێستا لەلایەن یەکێک لە هاوڵاتیانی کەرکووکەوە بڵین ئاڵاکە هێنرایە خوارەوە. ئەمەش دوایەوەی کە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بڕیاری دابوو کە ئاڵای کوردستان لەسەر هەموو دام و دەستگاکانی کەرکووک بهێنرێتە خوارەوە و لە جێگایان ئاڵای عێراقدا بنرێت. کەمێک پێشێسەش سوشال میدیای ڕووداو بوو کە تێیدا دەردەکەوت هێزەکانی عێراقی لەسەر کورسی نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک لەوێ دانیشتبوون و ئەمەش دوایەوەی کە لە بەرەبەیانی ئەمڕۆوە هێزەکانی سوپای عێراقی لەگەڵ حەشتی شەعبیە بەرەو ناوچە کوردستانیەکان پێشڕەویان کرد و ئێستا توانیویانە بەشێکی زۆر لە کەرکووک کۆنتڕۆڵ کرد. بەڵە بەرەزان دیمەنەکان کە دەیبێنن دیمەنی کەرکووکن هەردوو لەلایەکەوە کەسێک دەیەوێت ئاڵای کوردستان بێنێتە خوارەوە، لەلایەکی دیکەشەوە هاوڵاتیەکی کەرکووکی بە لەبەرکردنی ئاڵایەکی بەرەی تورکمانی و بەدەستگرتنی ئاڵایەکی عێراقی و هەروەها دەمانچەیەکی بەدەستە کە لە دیمەنەکاندا دەبینرێت بەم جۆرە دەیەوێت پشتیوانی خۆی لە سوپای عێراقی و حەشتی شەعبی دەرببڕێت. باش چوونە ناوەی هێزەکانی حەشتی شەعبی بۆ ناو شاری کەرکووک، ئاڵای حەشتی شەعبی لە ناو کەرکووک لەلایەن ژمارەیەک لە لایەنگرانیانەوە هەڵکراوە. هەروە ژمارەیە کەس وەک دەربڕێنی خۆشحاڵی بە چوونە ناوەوەی هێزە عێراقیەکان بۆ ناو شارەکە ڕژاونەتە سەر شەقامەکان و ئاڵای حەشتی شەعبی و کەسایەتیە شیعەکان و ئاڵای عێراقیان بەرز کردوێتەوە، هەروە ئاڵای تورکمانەکانیش بەرز کرانەتەوە. بەڵێ وەک ئاماژەمان پێدا کەمێک پێشێستەیە کە ئاڵای کوردستان لە نێو شاری کەرکووک هێنرایە خوارەوە و ئەوانەی کە ئاڵاکە دێنە خوارەوە بە ئاڵای حەشتی شەعبی و بە یا حوسەینەوە هاتوون بۆ ئەوەی کە ئاڵای کوردستان بێنە خوارەوە و لە دیمەنەکاندا دەبینێت هەردوو لایەن شاری کەرکووکە لەلایەکیانەوە ئاڵای کوردستان بوو لە ناو شاری کەرکووک کە لەلایەن کەسانێکەوە و بە دروشمی ئاینزایی ئەم ئاڵایە هێنرایە خوارەوە لە لایەکی دیکەش لای چەپی شاشەکە ئەوانەی کە ئەم کاریان کردووە دەبیندێن ئاڵای حەشتی شەعبی و ئاڵای بەرەی تورکمانی و ئاڵای یا حوسەین و هەروە ئاڵای حەشتی شەعبی و ئاڵای عێراقیان بەدەستەوەیە. هاوکات لەگەڵ ئەم ڕووداوانە ئەمەش کە دەیبینن لە سوسیال میدیای تۆڕی میدیای ڕووداوە لە تویتەری ڕووداو ژمارەیەک شەکداری عێراقین کە چوونەتە ژووری پارێزگاری کەرکووک دکتۆر نەجمەدین کەریم
و بە پێکەنینەوە بە شێوازێکی تەنزامێز دیارە دەرەکەون وەکو شێوازێک بۆ سەرکەوتنی خۆیان کە توانیویانە ئەو شوێنە کۆنتترۆل بکەنەوە. لە کاژێری داهاتوە بەڕزان هاوکارم دڵبەخوێندارا لەگەڵتانە دەبێت بۆیە چاو گوێتان لەسەر ڕووداو بێت ڕووماڵی ڕوودا و بۆ دوایین ڕووداوەکانی کەرکووک و دوایین کاردانەوە